بەناوی خی گەورە مهرەبان سڵاوتان لەبێ خۆشەویستان زۆر خۆشحاڵم پێتان شادەمەوە. ئازیزان وەک لە هەواڵەکانی پێشتر ئاماژەم بۆ دابکە لە 26 یازدەی ئەم ساڵدا لە دەرەنجامی شکانی بۆڕێکی ئاوی گەورە لە ژێر ئەساساتی زانکۆی ستانفۆرد لە ئەمریکا یەکێ لە بەشەکانی کە داتا سنتەری تایبەت بە مانجی دەستکردی SDO بوو Solar Dynamics Observatory کە تایبەتە بە ڕوانکردنی تەقینەوەکان و چالاکیەکانی خۆر ئەو مانگە دەستکردە وێنە و داتاکانی خۆی ڕەوانەی ئەو سنتەرە دەکرد ئەتۆ داتا سنتەری ناو زانکۆی ستانفۆرد دەکرد بەڵام لە ئەنجامی دروستبوونی لافاوێکی نێوخۆی لە نێو زانکۆیەکە ئاو دزەی کردبوو بۆ نێو داتا سنتەرەکە و بەشێکی زۆری ئامێرەکانی پەخست. ئێستا پسپۆران خەریکی چاکردنەوەین بەڵام کاتێکی زۆری دەوێت. ئەمە ژوای کرد کە ئاژانسی ناسا یەکێ لە خەدەماتەکانی یان خزمەت گوزاریەکانی تایبەت بە بڵاوکردنی ڕۆژانەی وێنەکانی ڕووی خۆر تەقینەوەکان و بە تایبەتی پەڵە ڕەشەکان کە بڵاوی دەکردەوە بە تەواوی ئەم خزمەت گوزاریە لە کار وەستا بۆ ماوەیەک بێگومان لە 26 مانگۆ تاوەکو ئێستا ئاژانسی ناسا وێنەی ئەم مانگە دەستکردە ناتوانێت بە تەواوی وەربگرێ و لە پەیجەکە بڵاوی کاتەوە بەڵام لە نێو مانگە دەستکردەکە لە نێو هاردەکەی خۆی وێنەکان و داتاکان هەمووی ماوە. بە هەر حاڵ ڕەنگە دوای ماوەیەکی تر داتا سنتەرەکە دەست بەکار بیتەوە و حاڵەتەکە بگەڕێتەوە دۆخی جارانی خۆی. لەم ماوەیە تا ئێستا ئاژانسی ناسا وەکو هاندانێکیش بۆ خەڵکی و بۆ دەستگاکانی فەلەکناسی جیهانی بۆ گرتنی وێنەی خۆر داوای لێکردوونکەوە بە شێوەیەکی ناڕاستەوخۆ یعنی هەر کەسێک وێنەی پەڵەڕەشەکانمان بۆ ڕەوانە بکات لە گەلەریەکەی خۆی ئەو وێنەیە هەڵدەگرێت دەینێتە شوێنی ئەو وێنانەی کە پێشتر یان ئەو شوێنی کە پێشتر مانج دەستکردی SDO وێنەکەی تێدا بڵاو دەکراوە و ئەو پەیجەش و ئەو سایتێکی زۆر ناوداری جیهانیە بە ناوی سپیس وێدەر ڕاستەوخۆ سەر بە ئاژانسی ناسایە. سوپاس بۆ خۆی گەورە ئەمڕۆ وێنەیەکی براتان لە نێو ڕوانگەی فەلەکناسی خۆر لە بەشی فیزیا کۆلێژی زانستی زانکۆی سەلاحەدین سوپاس بۆ خۆی گەورە ئەمڕۆ 18/12/2024 کاتژمێر 11:40 یەکێ لەم گرتانم وەرگرت ڕەوانەی پیجی سپیس وێدەرم کرد و ئەمڕۆ ئێوارە سپیس وێدەر بە سوپاسەوە بێگومان وێنەکەی دابەزاندووە لە پیجی فەرمی خۆی لە واجهەی پیجەکە کە ئەمە بەڕاستی بۆ یەکەم جارە ئێمە وەکو کورد و لەسەر ئاسی هەرێمی کوردستان و عێراقیش بەگشتی بۆ یەکەم جارە وێنەیەکی ئێمە وەکو کورد لە نێو ئەمپەڕی ئاژانسی ناسا لە واجهە دادەبەزێت. خۆشەویستانم سواز بۆ خۆی گەورە بۆ ئەم دەستکەوتە و هیوادارم کەوا لە داهاتوودا بتوانین کاری باشتر ئەنجام بدەین و لێرەوە من سوپاسی هەموو مامۆستایانی خۆشەویستی بەشی فیزیا دەکەم کە زۆر سەپۆرتم دەکەن لە پرۆژەی ڕوانگەی فەلەکناسی خۆر بە تایبەتی ڕێزدار دکتۆر محەممەد عیسا سەرۆکی بەشی فیزیا و مامۆستای ئازیزمان ڕێزدار ڕاگری کۆلێژ دکتۆر عەبدولکەریم یاسین سەرجەم مامۆستایەکانیش قوتابیانی خۆشەویست کە بە هەمووان پاڵپشتی پرۆژەی ڕوانگەی فەلەکناسی خۆر دەکەن کە بەرنامەی هاوبەشی نێوان ڕێکخراوی فەلەکناسی کوردستان و کۆلێژی زانستان. خۆشەویستانم ئینشاءڵڵا دەستکەوتی دیکەشمان دەبێ و لە داهاتوودا هەوڵ دەدەین تا بکرێت کوالیتی وێنەکان بەرزتر بکەینەوە و ئەوەی پێمان بکرێت درێخی نەکەین لە خزمەتکردنی گەل و نیشتیمانەکەمان. خواتان لەگەڵ.